سەرئێشەی ئایسکرێم یان کەللەتەزێن. بێگومان بۆ جارێکیش بێت لە کاتی خواردن و خواردنەوە ساردەکان کەللەمان تەزیوە. ئایا تا ئێستا زانیوتە هۆکاری ئەمە چییە؟ کەللەتەزێن یان سەرئێشەی ئایسکرێم سەرئێشەیەکی توند و کورتخایەنە لە بەشی پێشەوە یان تەنیشتەکانی سەرپەیدا دەبێت لە کاتی بەخێرایی خواردنی بڕێکی زۆر لە ساردەمەنیەکان. لە ڕاستیدا ئەمە پرۆسەیەکی سروشتیە دژی گۆڕانی پلەی گەرمی. بە پێی توێژینەوەکان نزیکەی سێیەکی خەڵک تووشی کەللەتەزین دەبن. هۆکاری زانستی کەللەتەزین دەگەڕێتەوە بۆ خوێنبەر و دەمارەکانی مەڵاش و بەشی دواوەی گەرو. کاتێک شتێکی زۆر سارد دەخۆین و بەرمەڵاش و بەشی دواوەی گەرومان دەکەوێت دەبێتە هۆی ساردبوونی ئەو بەشە. پاشان ساردیەکە دەگوازرێتەوە بۆ بەشەکانی دیکە و بەرگرنگترین دوو خوێنبەری مێشک دەکەوێت کە بریتین لە anterior cerebral artery لەگەڵ internal carotid artery کە خوێن دەبن بۆ سەرجەم بەشەکانی مێشک. کاتێک ئەم دوو خوێنبەرە سارد دەبن بە خێرایی گرژ دەبن. مێشک بەم گۆڕانی لە ناکاوی پلەی گەرمی هەستیار دەبێت و خوێنی زیاتر بۆ ئەو دوو خوێنبەرە دەنێردرێت تا پلەی گەرمیان جێگیر بێتەوە. ئەمەش وا دەکات خوێنبەرەکە بە خێرایی فراوان بێت. ئەم گرژ بوون و فراوان بوونە دەبێتە هۆی هاندانی هەستەوەرەکانی ئازار لە دەوری مێشک. هەستە ئازارەکان دەگوازرێنەوە بۆ یەکێک لە هەستەوەرە دەمارە سەرەکیەکانی مێشک کە بەرپرسە لە هەستەکانی دەم و چاو. لە ئەنجامدا ئەو ئازاری لە جێگایەکی ترە ئێمە لە جێگایەکی دیکە بە شێوەی جۆرێکی ئازار هەستی پێدەکەین کە پێی دەڵێن کەللەتەزێن کە بەگشتی لە بەشی پێشەوە و تەنیشتەکانی سەر دەوری چاوەکان هەستی پێدەکەین. ئازارەکە لە چەند چرکەیەکدا سەر هەڵدەدا و بە زوویش نامێنێت و لە زۆرترین ماوەیدا لە 5 خولەک تێناپەڕێت. بۆ ئەوەی زوو لەم ئازارە ڕزگارت بێت دەتوانیت کەمێک ئاو بخۆیتەوە یان زمان بنرێ بە مەڵاشووەوە. سمارت وەرچەرخانە.